دەست و پەنجەکانی لەگەڵ چەندین کاری قورس و نابەرامبەر تاقی کردووەتەوە. ئەو دەڵێ لە ژیانیدا لە بەردەم هیچ ناڕەحەتیەکدا دەستەوەستان نەوەستاوەتەوە. ئێرە کولێرەی سافیایە لە سەی سادق، دەستاوی ژنێکی تەمەن 58 ساڵە کە لەگەڵ ژیانێکی پڕ لە زەحمەت و ناخۆشیدا لە قەزای سەی سادق کار دەکات. ماوەی 6 مانگێ بێجا پێش ئەوەی ئەم کولێرانەکە من هەر ئەم دوکانی مریشک بۆ مریشک مەفرۆشت. تقریبا 5 ساڵی خەریکی مریشک فرۆشتن بووم. دوای ئەوە ئیتر ئیشەکە ئەگۆڕیت ئەڵی با بەشکم ئیشێتر تۆزە باشتر بێ کردم بەم کولێرە وتم ئەمە پاک و تەمیزە. ئیتر کردم بە ماوەی 6 مانگە خەریکی ئەم کولێرەم. ئەم کولێرە لە باو باپیرمانە باپیرانمانەوە هاتووە هینێکی لادەی هەیە لە لادێ ئەم کولێرامان نەمانە کرزوو. ئێستا ئەمەوێ زیینووی کەمەوە. وەستا نەرمین کە ئێستا کرێچیە و لە ماڵە بچکۆلەیەدا هاوکار و شتیوانێکی گەورەی هاوسەر و منداڵەکانیەتی کارەکانی لە مریشک فرۆشتنەوە بۆ کولێرە دروستکردن درێژە پێداوە. ناجێگیری بازاڕ و خراپی دۆخی ئابووری گەرچی ماندووی کردووە ناوەستێت لە کارەکەی. ئەو دەڵێ هەندێک ڕۆژ هەویرەکەم دەمێنێتەوە، بەڵام بۆ بەیانی داهاتوو بە ئومێدی ڕۆژێکی نوێوە دەست پێ دەکاتەوە. بەڵام من حالێن خۆم ساحبی 4 مناڵم مێردەکەم کرێکاریەکە. ئەمجارە هەر خانۆکەمان بەکرێ گرتووە، هەر لە خانۆکە بە ساحب ماڵەکەمانوت کە شوێنەکەم و بۆ کولێرە بۆ معیشەتی ناوماڵ. ئیتر لە ڕاستیە معیشە دوای لێ هاتوو بە پیاوەکەش ینی فریان ناکردووە ئیشیش نییە، کرێکاری هەر وەستاوە هەر هیچ ئیشێک نییە. ئەتە منیش وەکو هاوکاری پیاوەکەم وتووە بە هاوکاری کەم و بەخوا جاری وا هەیە هەویرەکەم ئەمێنێتەوە، جاری وا هەیە ئەفرۆشرێ ئیتر ڕۆژ کەوتووە ئەمجا بازاڕیش بەبوونەی ئەم بێمەعاشیەوە کزە. کڕیارەکان پۆل سەردانی وەستا نەرمین دەکەن و کولێرەی گەرم بۆ خوانی بەیانی دەبنەوە. ئەوان وە خۆیان دەڵێن هەرزانی و جوانی کولێرەکانی نەرمین وای لێکردوون ڕۆژانە سەردانی بکەن و کولێرەکانی لێ بکڕن. حقیقەت پاک و تەمیزە، جیاوازە لە خواردنی نانێکیکە نانەوەیەکیکە دەستی کەسێکی در لەبەرەوەی هەرەوەیە ئافرەت شێوازی دروستکردنی خواردنی تایبەترە لە پیا و پاک و تەمیزە زۆر گرنگی و پاک و تەمیزیە خواردنی بەتامترە خۆشترە لە شێوازی کۆنی لادیەکان هەمان شتی دروست کردوەوە بۆمان. نەرمین حسێن نادر گەرچی تا ئێستا هیچ ڕێکخراوێکی ژنان و کۆمەڵگەی مەدەنی وە خۆی دەڵێ بەسەری نەکردوێتەوە، ئەو چاوی لەوەیە لە کرێچێتی ڕزگاری بێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، قەزای سەی سادق.